بینەرانی بەڕێز خۆشەویستانم سلااوان لێبێت و بە خۆشحاڵیەوە لە بەشی دووەمی ئەم چاوپێکەوتنە لەگەڵ دکتۆر ئازاد حەمەد تۆشەری بواری فەلسەفا پێکەگەینەوە بۆ گفتوگۆکردن. لە مەڵقەی بەرنامەکەمانە گفتوگۆکەین سەبارەت بە ڕووداوی هەفتەی شوبات. پێکۆمان ڕووداوی هەفتەی شوبات دەچێکە لە ڕووداوانەی کە ئاکرێ لە گۆشەندیگای جیاواز و لە ڕاهەندی جیاوازەوە بخوێنرێتەوە و ئەم ڕووداوە بەراورد دەکەین بە یەکێک لە ڕووداوە هەرە گرنگەکانی سەدەی بیست ئەویش شۆڕشی ساڵی 1968 بوو لە فەڕەنسا کە بە ئەندازێکی زۆر و بەڕای زۆربەی توێژەران مێژووی ئەوروپا و فەڕەنسای بە شێوەیەکی بەرچاو گۆڕیوە. کاک دکتۆر ئەسڵاوت لێبێ. ئەمەوێت لەوە دەست پێ بکەم کە هەفتەی شوبات لە کوردستانە بە یەکێک لە ڕووداوە سیاسی و بە ڕووداوە کۆمەڵاتیە گرنگەکانیش لە قەڵەم دەدرێت. من ئەمەوێ بپرسم خوێندنەوەی تۆ بۆ ئەم ڕووداوە چییە؟ بەتایبەت لەو گۆشەندیگایەوە ئایا ئەم ڕووداوە ئەتوانین بە خاڵێکی گرنگ لە مێژووی خۆمان سەبارەت بە گوتاری ئازادی خوازی مرۆڤی کورد و خەونی ئازادی خەونی مرۆڤی کورد لە پێناو بەدەستێنانی ئازادیا بەرجەستە بکەین و ئەم ڕووداوە ڕنگدانەوەیشی ڕاستەوخۆ و بەرجەستەکردی ڕاستەخۆی ئەو خەونە ئازادی خوازی ئینسانی کورد بوو؟ پرسیارەکە لە ڕاستیدا من وا لێ کات ئەم شێوە لای خوارە بیر بکەمەوە. ئایا ئەم ڕووداوە لەو کاتە داواتە لە شوباتی 2011 لاساییکردنەوەی ئەو شێوە ڕووداوە سیاسیانە بوون، با بڵێن ئەو شێوە خەباتە سەرشەقامیە بوون کەەوە لە ناوچەکە بڵێن دەستی بەسەر هەڵدان کرد بۆ نمونە لە میسر و لە تونس و دواتریش. ئایا ئەو بارودۆخی کۆمەڵایەتی و سیاسی ئێمە کە لەگەڵی ڕۆوە هاوشێوەن لەگەڵی ئەوان، ئایا ئەمە وای کرد ئێمەش وەک ئەوان شتێکی بێ بە شتێکی چاولێکەری ئەمە دەبێت لێرەش ڕووبات؟ بە باوەڕی من بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی ئێمە و بە تایبەت مەسەلەی گەندەڵی و چەندین دیاردەی تریش مەسەلەی ئازادی کە هەمیشە خرێتە ژێر پرسیار و لەگەڵ هەبوونەکەشیا و دۆزی تاک و هەندێک حاڵاتی تر بە باوەڕی من ئەمانە دەمێک بوو هەبوو بوون. دەکرا مەسەلەن ئەو شێوە خەباتە سەرشەقامی لە شوباتی 2011 سەری هەڵدا لە کوردستان دەکرا زووتر سەری هەڵدایە، پێشتر سەری هەڵدایە، بۆ سەری هەڵنەدا. کەواتە بە جۆرێک لە جۆرەکان ئەوی لەولا لای ئەوان سەری هەڵدا بۆ ئێمە وروژێنەر بوو، ئەوی لای ئێمە سەری هەڵدا لاساییکردنەوەی 68 نەبوو، نەخێر 68 44 ساڵ بەسەری تێپەڕیەوە خەڵ لێرە بیریشی نییە ئەگەر چی تێگەیشتێکی گڵوباڵیشی لەسەری نییە. بەس ئەوی لە میسر و لە لیبیا و هەندێ و شەقامی عەرەبی ڕوویدا فعلەن ئەوەی بیر ئێمە خستەوە کە دەی ئێمەش پێویستە بینە سەر شەقام و بڵێ نەخێر. بەڵام وتنی ئەو نەخێرە چەند توانی کۆمەڵگەی کوردی بکە بە دوو کەرتەوە، یان قۆناغی کۆمەڵایەتی و سیاسیمان بکە بە دوو کەرتەوە، بۆ لەمە بەدووە بڵێن ئەو کەرتەی کە پێش شوبات و ئەو کەرتەی کە دوای شوبات، وەک ئەوەی کە 68ەکان مەسەرەن گەلێک پێیان وایە ئەوی ئەمڕۆ فەڕەنسی تیاژێت بەرهەمی 68 لەگەڵی ڕووەوە، ئازادیەکانی تاک، ئازادیەکانی بڵێن ئافرەت لە بواری خوێندن لە کارگا چی ئەمە وا دەکات. دکتۆر ئازاد ئەمەوێت ئەو پرسیارە بکەم. بێگومان ڕووداوی هەفتەی شوبات ڕووداوێکە گرنگی خۆی هەیە، هاوکات لە هاوزەمان و هاوکاتی ئەم ڕووداوە ڕووداوی بەهاری عەرەبی و شۆڕشەکانی دنیای عەرەبمان بینی و هیچ گومانێک لەوەدانە کە ئەو ڕووداوانە بە تایبەت میسڵ کاریگەری گەورەی هەبوو لەسەر دروستبوونی هەفتەی شوبات لە هەرێمی کوردستانە. بەڵام پرسیارەکە ئەمەیە، ئایا هەفتەی شوبات ڕنگدانەوەی هەلومەرجی ناوخۆیی کۆمەڵگای کوردی و وەڵامدانەوەیشی ڕاستەقی نەبوو بە پێداویستی ئازادی خوازی مرۆڤی کورد، یان بە شێوەیەک لە شێوەکان کۆپیکردنەوەی ئەزمموی خۆپیشاندانی وڵاتانی دەرەوە بوو لە ناو کوردستانە؟ ئەوی لە دەروی کوردستان ڕوویدا کاریگەری هەبوو، وروژێنەر بوو. بە باوەڕی من بوارێکە شیاوەیەکەیە بۆ لاساییکردنەوە، یان هیچ نەبێت جوڵانەوە، ئەمە لایەنێکە. بەس دواتر هەریەکە ئەزمموی خۆیەیە، چکە ئەزمموی سیاسی کوردی جیاوازە لە ئەزمموی لە هەندێک ڕۆ لە ئەزمموی سیاسی عەرەبی، تاچی کورد لە هەندێک ڕۆ جیاوازە لە تاچی عەرەبی، بەڵام لە کۆتاییدا ئێمە هەموو مرۆڤینەوە مەسەلەیەکی ترە. ئەوەی کە بەلای منەوە گرنگە ئەوەیە کە
ئایا نەدەکرات 2011 شوبات سەرهەڵەندا بەڵکو 96 بۆ ئەمە لە 2011 سەریهەڵدا کەواتە جۆرێک یەکگرتنەوە تایبەت بە ڕووداوەکە لە ئارادا یەکگرتنەوەی وەک با بڵێن تەوقیتێک هەبوو ئەو تەوقیتە بۆ مانایی ئەوی لەوێ ڕوویدا وروژێنەر بوو بۆ ئێمە کاریگەری هەبوو بەسەر ئەوەی کە ئێمەش بیر لە جۆرێک لە خەباتی سەر شەقامی بکەینەوە بە دانگێکی بەرز بقی ژێنین هاوارکەین بڵێن نەخێر ئێمە نامانەوە ئیتر بەم شێوەی لای خوارەوە بژین بەڵام ئەو نەخێرە ئێمەی بەرەو چۆ برد چەند ئەو برسێتی کە هەمان بوو تێری کردین ئەو دەستکەوتانە چی بوون کە مەسەلەن بۆ لەمە بەدوا دەکرێت باسکرێن ئایا دەکرێت بڵێن کوردستانی پێش و پاش شوبات یان ئەم دەربڕینە وامە بەڕای تۆ لە دوای هەفتەی شوباتەوە چی گۆڕە و خەونی ئازادی خوازی مرۆڤی کورد بۆ بەدیهێنانی ژیانێکی دادپەروەرانە و ژیانێکی ئازاد تا چەند تاقیق بوو بە باوەڕی من شوباتی 2011 نەیتوانی ستاتۆسی سیاسی لە کۆمەڵگەی کوردی بگۆڕێت بەڵام ستاتۆسی کۆمەڵایەتی گۆڕی چۆن ستاتۆسی کۆمەڵایەتی گۆڕی بۆ نمونە ئەو بەرەنگاربوونەوانەی لە بینی تاک و دەسەڵاتە بۆ نمونە کەسێک بوون بە قوربانی دەسەڵات هەندێک ڕۆی گرژ و زبر و تاڵی خۆی نیشاندا هەڵی کوتیە سەر خەڵک هەڵی کوتیە سەر ماڵان و ڕوبەڕوو بۆ لەگەڵ خەڵکی خەڵتان خوێن کرد ئەمانە دیسان ئەوەی پیشاندا کە ئەم دەسەڵاتی هەیە دەسەڵاتێکی نەرم نییە شەفاف نییە فریشتە نییە کەواتە ئەتوانین بڵێن لێدانی ئەو فریشتەیەتیە سیاسی کە لە خەیاڵی هەندێک کەسی ناسیۆنالی کووردا بوو کە دەسەڵاتی سیاسی فریشتەیە لێدانی ئەو وتاری ناسیۆنالیزمی کوردی بە باوەڕی من شتێکی پێویست بوو بۆ لێدانی ئەو وتارە ئەم مەسەلەیە بەڵام خۆی تێکڕایی خەباتە سەر شەقامیەکە تێکڕای ئەوەی ڕۆیدا بە ناوی با بڵێن شوباتی 2011ەوە چەند توانی لە زەینی تاچی کورد ئەوە دروستکە کە ئێمە لە ڕێگەی ئەم جۆرە خەباتانەوە کە جیاوازە لە خەباتی ژێرزەمینی و خەباتی ناو دۆڵ و شاخەکان ئەتوانین بگەین بە ئاکامە گەورەکان بە ئامانجە گەورەکان بە دەستکەوتە گەورەکان ئەگەر گەیشتوین کامانەنەوانە بە باوەڕی من گەیشتوین بۆ کۆمەڵێک دەستکەوتی زۆر شەفاف کە بەشی ئەوە ناکات کە ئێمە بڵێن نەخێرێکی گەورەماندابێ بە جۆی دەسەڵاتە کێشەکە لێرە چییە؟ کێشەکە لێرە ئەوەیەکەوە ئەوانەی هاتنە سەر شەقام ئەزمموی خەباتی سەر شەقامیان نەبوو لەوە تێناگەیشتن کۆبوونەوە لە سەر شەقام بریتە لە پرۆسەیەک لە ئاگاییەکی باڵا پرۆسەیەک لە وشیاریەکی باڵا تۆ کە دیتە سەر شەقام کۆ دەبیتەوە تۆ ئەمە تۆ خۆت بڕیارت داوە تۆ نەهێنراویتە سەر شەقام مەقڕێکی حیزبی پارتێکی دیاریکراوە تۆی کۆ نەکردو تۆ بۆ مەرامی سیاسی خۆت بەقەد ئەوەی کە تۆ تاچێکی لەم کۆمەڵگایە ناتەباییەکان نایەکسانیەکان بێدادیەکان بێمافیەکان ئەمانە لە تۆیە کۆبوونەتەوە قینێکی لە تۆ دروست کردووە تۆ دەتوی ئەم قینە بڕژێنیت تۆ خۆت هاتوویتە سەر شەقام ئەم حاڵەتانە زۆر کەم بوون بۆ لەبەرەوەی هاتنە سەر شەقامی دوو خەڵک لە 2011 شتێکی زیاتر کۆلێکتیڤ وەک لەوەری ئیندیڤیدوال بێت واتە زۆرینەیەک هێنرا بوونە سەر شەقام هەندێک پارت هەندێک مەقەڕی سیاسی لە پشت هێنانە خوارەوەی خەڵک لە ماڵەوە بەرەو شەقام بڵێن دەوریان لەو ڕۆوە بینی کە بڵین لە هەندێک لە ئەزمموی بڵێن یان خەباتی سەر شەقامیەکانی هەندێک میلەتانە ئەمە بەدی ناکەیت تاک خۆی ئەوە دەکات نەک بڵێن پارتێکی دیاریکرا و تاک بجوڵێنێ کاتێک کە خەباتی سەر شەقام دروست دەبێت بۆ دروست دەبێت بۆ ئەوەی ئەم تاکەی کە هەمانە گۆڕان بێتە سەری ئێمە ئەو هەموو تراژیدیایی هەمانە ئەبوایە پێش خەباتە سەر شەقامیەکە تاچی تازەی تیا دروست کردینایە و ئەم تازانە تاکە تازانە بیان توانایە بەشداری بکەن لە خوڵقاندنی گۆڕانەکان لە هێنانەکایەوەی ئەو چرکە ساتانەی کە دەکرێن ناونرێت وەرچەرخاندن خەباتی سەر شەقامیەکەی شوباتی 2011 پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا وەرچەرخاندنێکی لەگەڵ خۆی هێنا من دەڵێم نەخێر چکە وەرچەرخاندنی گەورە بۆ کۆمەلگای ئێمە لە ئێستادا گرنگە ئەو وەرچەرخاندنە گەورەی نێنا لەگەڵ خۆی
هۆلە و بارەوە زۆرن. هۆکاری دروست نەبوونی ئەم مەشەخاتنا یەکێک لە هۆکارەکانی بۆ ئاگەڕێتەوە بە تەسەڵی تۆ کە هێزی سیاسی لە پشت هێنانی ئەو خەڵکە بۆ خۆپیشاندان نەک ئامادەبوونێکی ئاگایانە و شاریانەی تاک لە ناوم خۆپیشاندانەکانە. بەڵێ تاک ئەبایە بۆ نمونە سیاسی بیر بکاتەوە، بەڵام سیاسیەک بیر نەکاتەوە کەوا قورمیش کراوە، ئایدۆلۆژی بیر بکاتەوە بەڵام ئایدۆلۆژیەک بیر نەکرایە، ئایدۆلۆژیانە بیری نەکردایەتەوە بە جۆرێک ئایدۆلۆژیایەکی با بڵین ئامادەکراو وای لە چوارچێوەیەکی ئایدۆلۆژی دیاری کراوە بیر بکاتەوە هەنگاو بنێ ڕەفتار بکات کەواتە کردە سیاسیەکان ڕەفتارە سیاسیەکان لە دەموەختی شوباتی 2011 ئەتوانی بڵین جۆرە پلاندانانێک لە پشتیەوە بوو بەڵام پلاندانانێکی زۆر هەڕەمەچیش ئەو هەڕەمەچێتێش تا ڕادێکی زۆر چوە خوێنی ئەو خەباتە سەر شەقامی شوباتی 2011 کە بە ئاکامی گەورە نەگەیشت کە وەرچەرخاندنی گەورەی نێنایەکایەوە کە ئێمە ئێستاکە ناتوانین بڵێن شەقام بە سیاسی کرا گشت شتێک لە شەقامەوە دەست پێ دەکات شەقام بڵین کانیاوی گۆڕانەکانە شەقام ئەتوانێت بڕیار بدات بۆ لەمە بە دوای ئێمە چۆن بژین شەقام نەیتوانی بێ بە مەترسیەکی گەورە بۆ سەر دەسەڵات ئەگەرچی دەسەڵات ڕوبەڕووی بووەوە زۆر ناشرینانە. یەکێک لەو خاڵە هەرە جەوهەریانەی بۆ ئەنجام بە ئەنجام گەشتنی هەر بزوتنەوەیکی کۆمەڵایەتی و هەر بزوتنەوەیکی سەر شەقام بریتێ لە بوونی تێس ئەو بوونی خوێندنەوە بۆ ئازادی مرۆڤ وەک تاک وە گروپی کۆمەڵایەتی ئازادی سیاسەتکردن ئازادی بە هەموو ماناگەشتەکان پرسیارەکەی من ئەوەیە بە بۆچوونی تۆ هەردەی شوبات تا چەند خاوەنی تێز بوو بۆ ئازادی بەڕاستیە شوباتی 2011 پەیوەندی بە ئازادیەوە نەبوو ئەنی دروشمەکان ئازادیانتیانە ئامانج ئازادی بوون نەبوو ئازادی ینی وەکو کۆنسپتێک وەکو واتایەک ینی خەمی شوباتیەکان ئازادی نەبوو بۆ مانایی کە بڵێن لە 16 دەیبینین لەبەرەوەی ئازادی واتایە کە با بڵێن کۆمەڵێک شتی تر لە پشتیوێتی کۆمەڵێک و شیاری و ئاگایی تری کۆمەڵایەتی و فەلسەفی لە پشتیوێتی کە ئازادیەک بڵێنەوە ئازادی کە 16 دوای دەکەوتن بە فعلی بەشێکی زۆریان بەرەمێنە و تا ئێستاش کە بڵێن 44 ساڵ بەسەر 16 تێپەڕیوە زۆربەی فەڕەنسیەکان پیان وایە ئەو ئازادی ئەمڕۆیژین بەری ئەوەیە کە 16 لەگەڵ خۆی هێنا ئەوە وا خەریکە ساڵێک بەسەر شوبات ساڵێک و شتێک بەسەر شوباتی 2011 تێپەڕیوە ئایا 10 ساڵی تر 20 تر 30 تر ئایا دەکرێت بڵێن ئەوی ئەمڕۆ ئێمە لە ژێر سایە ئەژین بەری ڕەنجی شوباتیەکانە ئەو لە ڕووی ئازادیەوە مەبەستی من ئازادی چەمکە سەرچیەکە نەبوو کە تەرکیزی بخرێتە سەر چەمکە سەرچیەکە ئەوە بوو گۆڕان دروست کرێت گۆڕانکاری لە کۆمەڵگە فۆرمی کۆمەڵایەتی وەک بڵێن ناحەزی دەربڕین بەڵێ مەسەرەن بۆ نمونە لە 16 شتێک هەیە کە یەکی گرتەوە بۆ نمونە بەرتۆڕەڵدان هاوار قیژەی خەڵک لەسەر شەقامەکان و پەیڤ با بڵێن شت نووسینە سەر دیوارەکان پۆستەرە وشە ئەفیش و زۆر شتی تر ئەم جۆرەشتانە هەموو بەیەکەوە بەشداری کرد لە خوڵقاندنی ئەو چرکە ساتەی کە پێ دەڵێن خەباتی سەر شەقامی 16 کە لەوێش ئازادی ئامادەبوونێکی کامڵی هەیە بەڵام یەکێک لەو دروشمانی کە بەردەوام لە سەرایی لە سەرا و لە خۆپیشاندانی هەفتەی شوباتدا دەبێنرا ئەوە بوو کە بانگەوازی ئازادی یەکێک بوو لە دروشمە هەرە زاڵەکانی ناو خۆپیشاندانەکان کە کوڕ و کچ و گەنجانی خۆپیشاندانەکان بەردەوام ئەم ئازادیان ئەوەتەوە پێت وایە ئەمە بانگەشە و کردن و شەڕکردن نەبێت لە بینەوە ئازادی چیترا و ئایا ئەمە تۆ بە تەنانەت ئەو دیکۆمیت و بەڵگەنامانەی کە لە هەفتەی شوباتەوە بۆ ئێمە بەجێماوە باسکردن لە بۆ نمونە ئازادی فراوانتری سیاسی ئازادی ڕێکخراوبوون ئەمانە بۆ شەڕ نەبوون لە پێناو ئازادیە خەباتە سەر شەقامیەکە گڵۆباڵ نەبوو بەمانای ئەوەی گشت کوردستانی نەگرتەوە سەرتاسەری نەبوو ئەمە لە هەنێک لایەنی ئازادی ئەو کاتە ئەبێ بە ئامانج بۆ خەبات خوازان بۆوانەی کە دێنە سەر شەقام چیەکان با بڵێن کاتێکەوە
سەرتاسەری بێ کە سەرتاسەری بێ ئەو وەختە کۆنسێپتی واتای ئازادی گرنگی یان مانای خۆی دەبێ بۆ زۆرینە. دووەم دژایەتیکردنی حیزبێکی دیاری کراو و بینینی حیزبێکی دیاری کرا وەک حیزبێکی تۆتالیتار و بە هەمان چاوە تەماشا نەکردنی ئیدارە سیاسیەکانی تر ئەمەش بۆ خۆی ئەو واتای ئازادی کە دوایەکەون زۆرینە لەکەدارەکات کەواتە ئازادی کراوە بە چەند بەشێکەوە حیزبێکی دیاری کراوە ئازاد نییە و حیزبێکی دیاری کراو نەختی ئازادە و شەفافە و عقلێتێکی ئازاد و کراوە هەیە وان نییە. ئەوەی کە 1970ەکان هەموو کۆ دەکردەوە ئەوە بوو جۆنەگرتن لە سیاسیەکان هەموو سیاسیەکانی فەڕەنسا نەبوون بە ئایدۆلۆژی بەڵام هەڵگری بیری ئایدۆلۆژی بوون بەس ئەو ئایدۆلۆژیایی کەوا نەک باو باپیران هەڵگری بوون ئەو ئایدۆلۆژیایی کەوا نەقڕمیشمان کات ئەمە جگەلەوەی وەکو هەندێک چاودێر پێیان وایە کە ڕووداوەکانی هەفتەی شوبات هیچ جەختکردنەوەیکی تا نەبوو لەسەر ئازادی مرۆڤ وەک تاکە کەس و ئازادیە تایبەتەکانی مرۆڤ بەتڵنیاییەوە یەک لەو شتانەی کە زۆر سەیرە و قابلە بە دیراسە بەڕاستی ئەوەیە تێکڕای 1970ەکان لە کۆتاییدا چەپ بوون و دژی چەپ بوون. حکمت لەمەدا چییە؟ چەپی و دژی چەپ. ئەو ئایدۆلۆژیانەی ئەو کاتە لە پاریس بڵێن زاڵ بوون لە ناو خەڵکە ئایدۆلۆژیە چەپەکان بوون بەڵام دژی ئەو ئایدۆلۆژیە چەپانەش بوون کە تاک سەرکوتەکات. لە کوردستان لەو کاتەدا و ئێستاش بە چەبوون عیبە لاوازیە شەرمەزاریە چەپ بیت نوقسانیە چەپ بیت کەموکوڕیە چەبوون ئەی باشە چییە ئەو شتێکەوە تۆ بڵین لوتبەرزیت کە ببی بەو شتە. یەک لەو شتانەی کەوا کرا بڵین لە بڵین لە شوباتیەکان کە بڵین پێوەی گلان ئەوە بوو ئەو چەپانەی کە هەش بوون تاکوتەرە کەوانە بڵین حیزبێکی دیاری کراو لە پشتیانەوە نەبوو بەڵکو تاکەکان بوون و کە چەپە نەرێتیەکان بوون. جیاوازی چەپی نەرێتی شوباتیەکان و چەپی نەرێتی ڕۆژ ئاوا بڵێن 1970ەکان ئەوە بوو ئەوان چەپی نەرێتی نەبوون دوژمنی هەرە گەورەی چەپە نەرێتیەکان بوون. بۆیە لە یەکێ لە گزارشتەکانیانە یا لە دروشمەکانیانە ئەڵێن ستالینیەکان وا کوڕەکانتان وا لەگەڵمانە کەواتە ئێوەی کە جۆ لە مۆسکۆ ئەگرن گۆڕانە سیاسیەکان تەنها مۆسکۆ ئەتوانێ بڕیاردا ئێمە وەک ئێوە بیر ناکەین وەک باو باپیرە سیاسیەکانمان چەپەکانمان مارکسیدینیەکانمان بیر ناکەینەوە کەواتە چەپێکی زۆر تازە ئەو چەپەیکەوە ئازادی بە شێوەیەکی زۆر جیاواز دەبینێت ئازادی جەستەیی ئازازی بیرکردنەوە. بۆیە لە دوای 1970ەوە زۆربەی بیرمەندانی فەڕەنسی توێژینەوەکانیان یەک لەو ئاراستانەی کە وەریگر قسەکردن لەسەر ئازادی جەستە ئازادی سێکسی و ئازادی فۆرمی زۆر وەرگرت. شوباتیەکان نەیانتوانی بڵین ئازادی ئەوە بکەن وردوخاشکن ئازادی بەو مانای چەندین ڕەهان وەرگێت چکە ئازادی کۆنسێپتە بەڵێ بەڵام چەندین بوار دەگرێتەوە لە ژیانە ینی هوشیاری لای ئێمە بۆ ئازادی نەبوو تێگەیشتن بۆ ئەوە نەبوو کە ئازادی چی و چی ئەگەێنێت ئازادی تەنها لە ئازادی سیاسیە ڕەنگە یەکێک بێت لە زەپرە گەورەکان کە لە ئازادی درێ بڵێ کورتکردنەوەی ئازادی تەنها لەوەی کە ئێمە پێویستمان بە ئازادی ڕادەربڕین و بیر و بۆ چوون و بڵاوکردنەوەی ئەمە بەڕاستی ئەچێتە خانەی کلاسیکیاتەوەی تر لە کوردستان چکێمە دەرکمان بۆ کردو هەمومان کە ئازادیەکی ئەگەر چی ئێمە پێشتریش لە پرۆگرامێکە لێرە ڕەخنەی ئەوەمان کردکەوە گەندەڵی لە کوردستانە گەیوەتە ئاستێکی ئەوتۆ ئەوەندە لێزانە گەندڵچەکان ئەوەندە لێزانن چکە سیاست لە پشتوانەوەیان سیاسەکان لە پشتیانەوەیە توانیویانە هەندێک جار ئازادی نەک بشێوێنن بەڵکو فۆرمێک لە ئازادی بە خەڵک بدەن کە کاریگەر نەبێت بەڵام ئەو ئازادیە لە هەمان کاتیش ئەتوانێت ئیش بکە بە جۆرێکەوە ڕادەربڕین هەبێ بۆچوون هەبێ گۆڤاردەرکردن هەبێ سنتەر دروستکردن هەبێ ئەمانەش هەیە و لە هەمان کاتیشە کاتێک کە هەموو ئەمانە پێکەوە کۆبنەوە بووی بتوانن ئازادیە ڕاستەقینەکە بپێکن لەوێ ئازادی بێ بە خەتەر بۆ سەر دەسەڵاتەوە بە تایبەت نخبەی گەندەڵەوە ئەو کاتە ئازادی لەبار دەبرێت. ئەو ئازادی کە شوباتیەکان دوای کەوتن ئازادیە گشتیەکە بوو ئازادیە باوەکە بوو ئازادیە بێ ڕوون کرێتەوە بۆ لەمە بەدووە ئازادی ئەبێت پۆلین کرێت ئازادی چی و چی ئازادی ئافرەت بابەتی باس نەبوو ئازادی جەستە بابەتی باس نەبوو چەندین فۆرمی تری ئازادی هەیە قسەی لەسەر نەکرا. ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە ئازادی بە جۆرێک
بە سیاسی کرا کەوا هەندێک حیزب تا ڕادەیەک ئازادی پێقوبوڵە و پێپەسەندە و هەندێک حیزبی تر لە بڕە ئازاد نییە ئەمە بۆ خۆی دیوارێکی خستە بین تێگەیشتنی سیاسی خەڵکەوە بۆ ئازادی بۆ چکە لە بنڕە چالاکیە سیاسیەکان ڕەفتارە سیاسیەکان لەو کاتەدا ینی خودی خەباتەکە بە سیاسی کرابوو دابەش کرابوو با بڵێن سیاست لە پشت تێگەیشتنە شۆڕژێڕیەکانەوە بوو ئەمە وای کرد خەڵک کرد بێت دابەش بێت ئەوەی کە 68ەکان دووچاری نەبوون ئەوە بوو کە نەبوون بە دوو کردەوە. دکتۆر ئازاد ئێمە لە سەرنجدانی شۆڕی 68 لە فەڕەنسایە ئەوە سەرنجمان ڕاکێشەکە هاتنە سەرشەقام توانێتی بە ئەندازەیەکی زۆر مێژووی فەڕەنسا دابەشکا بەسەر دوو خۆناخە پێش 68 و دوای 68 لە دوای 68 تا کۆمەڵە گۆڕانکاری ڕێشەیی نەک بە تەنها لە ژیانی خوێندکاران و خوێندنی زانکۆیی و ئازادەکانی خوێندکاران ڕوویدا بەڵکو بە شێوەیەکی گشتی سیستەمی سیاسی فەڕەنساشی گرتەوە بەڵام لە هەفتەی شوباتی ئەمەیە ئەمە ڕووی نەدا. پرسیارەکەی من ئەمەیە بۆچی هەفتەی شوباتی ئێمە نابێت بە ئایاری 68 فەڕەنسا؟ نابێت لەبەرەوەی هۆ زۆرن تۆ تاچی کورد ناتوانانی بەراوردکەی بە تاچێکی فەڕەنسیەوە کە شتێکی زۆر لە پشتیوێتی ئەزمونێکی زۆری شۆڕژێڕی هەیە ئەزمونێکی زۆری هەیە چەندین شێوە لە شۆڕشی فەڕەنسی کراوە کاوانە هەموو قسەیان کردو لەسەر دادپەروەری یەکسانی برایەتی دنیایەک بیرمەند و بیریار و نووسەر لە ڕێگەی نووسین و ڕۆمان و شیعر و لێکوڵێنەوەکانیانەوە کاریان کردو بۆ خوڵقاندنی تاکێکی ئازاد ڕوونکردنەوەی واتای ئازادی کەواتە لەوێ ئازادی فەلسەفە لە پشتیوێتی ئەو کەسێک کە دێتە سەر شەقام هیچ نەبێت بەلانی کەمەوە دەیەها کتێبی خوێندووەتەوە ئەگەر لە زمانی تری شۆکراوێتە وەرجێڕابێتە سەر زمانی فەڕەنسی ئاگای لەوەیە کە ئازادی چی ئەگەێنێت بۆ ئازادی پێویستە بەڵام جیاوازیەکان لێرەدا ئەوەیە تەرکیز نەکردن لەسەر ئەوەی ئێمە بۆ لێرەین گشت ئایاریەک گشت 68ەک دەیزانی ئەو بۆ لەسەر شەقامە قەینا خودی ڕووداوەکان سەرەتا لە فاکولتێتی نامتێر دەستی پێکرد دوای بڵێن هێچێکە لە کۆلێجەکان لە پاریس دوای وردە بەرەو گەڕەکی لاتین ڕۆی کە زانکۆی سۆربۆن لە ناو جەرگەیەتی قوتابیان دەستیان پێکرد قوتابیان هاتنە دەرەوە بوو بە پێکدادان لە بینی قوتابی لیکسەکان ئەرستۆکراتیەکانەوانەی کە بەلایەنەوە گرنگە زانکۆ هەبێ و بەردەوام بین و دەوام بکەین و ئەوانشکەوە پیان قبول نەبوو کە زانگۆی تر لەم ئاستەدا هەبێ و ئەم سیستەمی خوێندنە بەردەوام بێت بۆیە پێکدادانەکان لە بینی سەرەتا قوتابیەکان دەستی پێکرد دوای پۆلیس و ئاسایشی فەڕەنسی بە تانک و تۆپەوە هاتە بەردەم سۆربۆن و دەستی کرد بە بڵێن ڕاونانی ئەو قوتابیانەی کەەوە بەشداریان کرد لە 68 مەبەستی من ئەم لایەنەیە کە لە گەلێ ڕۆوە ناکرێت شوباتی 2011 بەراورد بکرێ بە 68ەوە لە بەرەوەی 68 گەلێ خەمی نەک هەلۆکاڵی نێودەوڵەتیشی هەبوو تۆ مەسەل لە ڕێگەی دروشمەکانەوە تێگەیکەوە 68ەکان چەند بە ئاگان لە دۆزی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری خۆیان چەند بە ئاگان لە دۆزی سیاسی نێودەوڵەتی ئێمە گشت ئەو دروشمانی کە کۆی بکەینەوە ئەوەی هەڵێ ئێمە لێرەین ئێمە ناڕۆینەوە ئێوە بڕۆن مانە بەس نین بەش ناکە کە تۆ ئەو ئەزمونە بەراوردکەی بە ئەزمموی 68 تان ناکرێت بەراوردیکەی بە ئەزمموی لیبیەکانیشەوە بە ئەزمموی سووریەکانیشەوە بە ئەزمموی میسریەکانیشەوە و تونسیەکانیشەوە مەبەستی من ئەوەیە 68 لە ئاستێکی نێودەوڵەتیە دانی پیاهێنراوە وەک ڕووداوی قوتابیان
وەکو ڕووداوی قوتابیان وەک شۆڕشێکی قوتابیانە زۆر جار لە هەندێک ئەدەبیاتی سیاسیە ناودەنرێت یاخیبوون مانگرتن بەڵام بەگشتی زۆربەی توێژەرەوان و بیرمەندان و کۆمەڵناسان کۆکن لەسەرەوەی کەوا بزوتنەوە یاری 68 دەکرێت وەک شۆڕش تەماشا بکرێت و لە لێکسیکۆن و فەرەنگەکانە وەک شۆڕش پێناسە دەکرێت دانی پیاهێنراوە لە ئاستێکی بەڵام کاکازات پرسیارەکە ئەمەیە کە ئەگەر لە مێژووی فەڕەنسایە تا ساتە وەختی 68 کۆمەڵێک چەپاندنی سیاسی و چەپاندنی ئازادی و سەرکوتکردنی ئازادیە تاکە کەسەکان و سەپاندنی مۆدیلێکی تەقلیدی خوێندن و فەرمانڕەوایی هەبێ لە کوردستانیشا بە درێژایی 2 دێ زیاتر ئەم حاڵەتە بەردەوامی هەبووە لە کوردستانە بە هەمان ئەندازە مۆدیلێکی خوێندنی تەقلیدی هەبووە ئازادیەک هەبووە کە ئازادیەکی پێویست نەبووە بە تایبەت لە ئاستی کۆمەڵایەتیە باسکردن لە ئازادی لە سنوورێکی یەکجار تەسکا بووە ئازادی تاکە کەسەکان و ئازادی جەستا و ئازادی عەقیدە و بیر و باوەڕ هەموو ئەمانە بۆ وە لەم کۆمەڵگایە وە لە تاکی ئەم کۆمەلگای ئێمە ناکات کە بە جۆرێک بێتە سەرجا دەکا ڕووداوێکی هەوشەوەی 68 لە کوردستانە بخۆڵکێنێ بەس بەر لەوەی وەڵامی پرسیارەکە بدەیتەوە ناوبڕێکمانەیە و دوای ئەم ناوبڕا پرۆگرامەکەمان بەردەوام دەبێت عزیزانم خۆشەویستانم دوای ئەم ناوبڕا پرۆگرامەکەمان لەگەڵ بەڕێز دکتۆر ئازاد حەمەد هۆژەری بواری فەلسەفە بەردەوام دەبێت بینەری پرۆگرامەکەمان بن